خۆشببختانە بە هەوڵ و مادووبوونێکی زۆر دواوەی کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کاقوبات تاڵبانیمان بینی و داواکاریەکی زۆر هەنووکەی و گرنگی ئەم هاوڵاتیانەمان گانە دەستی کە ساڵانێکی زۆرە زار لە 15 ساڵان دێ ناوچەی نیشتەجێیمانەیە ئەم ناوچە نیشتەجییانە ئێستا تعدیلی خەریتەکانیان بۆ کراوە ڕێکردنەوە بۆ خانۆکان کراوە هەندێکیان خزمەت گوزاریشمان پێگەیانون واتە ئاوەڕۆ و کارەبا و شەقامیشانەیە ینی پێویست بوو کە ئەمانە لەسەر ئەو هاوڵاتیانە تەمبلی کرێ کە ساڵانێکی زۆرە زەوەکان یان خودێکە نیشتەجیەکان بەکارێنین خۆشببختانە ئەمڕۆ بە بڕیاری 329 لە 18 2010 بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان واژووی لەسەر ئەو فەرمانە کرد کە بەپێ ئەو بڕیارە 313 خانوو کە شوێنەکانیان بەپی ماستەر پلان نیشتەجێ و هیچ کێشەیەکی نێو خزمەت گوزاریانە ڕاستەوخۆ تەمبلی کەکرێن لەسەر ئەو هاوڵاتیانی تای نیشتەجێن و 105 یەکەی نیشتەجێش کە بەر شەقام و محڕماتی تاوەری کارەبا و ئاو یاخود دژە نیشتەجێیە قەرەبوو کرێنەوە بە پارچەیەک زەوی و خانۆکانیان تێگەدرێ بەڵام لە پایەوە پارچە زەوییان دەدرێت بۆ نیشتەجێبوون بەڕاستی ئەمە وەک مژدەیەک وایە لەم زروفە کە هەمووان زانی بارودۆخی هەرێمی کوردستان بە قەیرانێک تێپەڕەبێ زروفەکان ناخۆشن بەڵام ئەم مژدەیەکە بۆ ئەو خەڵکە فەقیر و هەژارە کە ئەتوانم بڵێم ئەم بڕیارە یەکێکە لەو بڕیارانی کە بە تایبەت خزمەتی خەڵکی فەقیر و هەژارەکە و بۆ ئەوان دەرچووە کە دڵنیام لێکەوتی زۆر باشێ بێ هەم جاریش تریش دەستخۆشی بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی یاسایی کە ئەم بڕیاریان لە مختەیە دەرکرد و دڵنیا بن کە ئەمە سەرەتایەکی باشە بێ لەم ساڵات چکە هەندێک شوێنی تریشمان ماوە کە بە هەمان شێوە پێویستەکە ئەوانیش تەمبلیگەکرێن دوایەوەی کە ناوەکان و نەخشەکانیان چێگەکرێتەوە بەڵێنمان لە جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات وەرگرتووە کە وەکو قۆناغی دۆمەوانشیان بخێنە بەردەست و سەرجەم ئەو خانوانی کە ئەگونجێ لەگەڵ نەخشەی بنەڕەتی تەمبلیکرێن و ئەوانی کە ناش گونجێن پێویستەکە بڕوخێنن بە پارچەیەک زەوی قەرەبوو بکرێنەوە.